ئەی کوڕێ کوردرا بە هلبە پڕ بکە کار و خەبات، رێمەدا دژمن بجارەک خوینمە ڕێسا بێتە بات. من دگۆ دیرۆک دبێژێ دژمنێم نابێ هەڤال، کوردکن خەونێ دەهاری تا ببن بترۆل و مال، تا ببن عەورێ بەرانێ ئاف بدن وارێ ئەوی، شین بکن دەشت و نەواڵا بمرێ خەونانەتەوی. شێخ عوبەیدوڵڵاهێ نەهری مستەفایێ بارزان، ئەڤ نەرین بوان خۆش خویا بوون وەک ستێرێ لە ئاسیمان. شێخ سەعید قاضی موحەممەد وان بخوینا خودگۆ، ئەڤ وەڵاتێ کورد هەڤالن و مەگەیان بۆوی فرۆت. کوردستان وارەک بووهایە، تەفدە زێر و مەرمەرە، مێرگ و ڕەزدەحل و چیایە گول نەسرین و عەمبەرە، ئەفەرات تێدا ژیانە تێدە دجلێ بخومخومە، وەک مرۆڤەک جان فیدایە کەلهەکێف و دومدومە. ئەی فەلەک دۆستێتە نینن بێ ئومید و مرۆەتی، تو دخاپینێ مرۆڤە تو جودایێ حورمەتی، فتل و خاپێتە گرانن دوور دکن ڕۆژێن جوان، پوش دکن مافێ مرۆڤە لە نێڤباغ و گولیستان. شەقشەقا مێر و لە هەنگا تۆز و دوومان گوردکرد، بابلیسۆکەک سۆر درابوو قەحفێ دژمن هەلدکرد، ئەو سینۆریە تیرۆرستان تەڤل و خەنزیرێن لەسەر، بوون دبن پێلاڤێ مێرە قیز و خۆرتژ هەر دەڤەر. ئیرۆ شۆڕەشگەر خویانە وار بخوینێ ئافدانە، جند و کۆماندۆس دسۆژن جانفیدانە جانفیدانە.